بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر دۆخی عێراق دەکەین دوای بۆردمانەکانی ئەمریکا دیارە دوێنێ فەرماندەیەکی کەتیبەکانی حیزب الله بەناوی ئەبوو باقر سعیدی لەلایەن هێزەکانی ئەمریکاوە لە بەغداد کوژرا کە یەکێکە لە فەرماندە دیارەکان کە بەرپرسی درۆن و موشک و گواستنەوەی چەک و وەزارەتی بەرگری ئەمریکا باسی لەوە کردبوو کە بەرپرسیار بووە لە هێرشەکانی سەر ئەمریکا دەرەوە دوای هێرشە کاردانەوەی زۆر هەبوو و بڕیارە ڕۆژی شەممەش پەرلەمانی عێراق کۆبوونەوەیەک ئەنجامدات سەبارەت بە گفتوگۆ لەسەر هێرشەکانی ئەمریکا و لە هەمان کاتیشدا یەحیا ڕەسوڵ گوتەبێژی فەرماندەی پرۆسە هاوبەشەکانی عێراق باسی لەوە کردووە کە ڕۆژی یەکشەمەی داهاتوو لیژنەی سەربازی عێراق و هاوپەیمانان کۆ دەبنەوە بۆ گفتوگۆکردن لەبارەی کۆتایی هێنان بە ئەرکی هاوپەیمانان لە عێراق. ئێمە قسە لەسەر دۆخی عێراق دوایی ئەم بۆردمانە دەکەین لەگەڵ ڕێک لە بەڕێزان دکتۆر ئیبراهیم محەممەد پسپۆڕی زانستە سیاسیەکان، هەروەها دکتۆر عوسمان عەلی سەرۆکی سەنتەری تاسک بۆ هزر و لێکۆڵینەوەی استراتیژی. سوپاسیان بەدەبوونتان دەکەین. کاک دکتۆر ئیبراهیم ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە ئەم بۆردمانەی ئەمریکا هۆکاری چییە کە لە ئێستادا؟ ئایا پەیوەستە بە وەڵامدانەوەی هێرشەکانی ماوەی ڕابردوو کە کرا سەر بنکەی سەربازی تەنەڤ لە سێگۆشەی سنووری عێراق سووریا ئەردەن یاخود گۆڕنی استراتیژی وڵاتەکەی لە مەودووە بەردەوام دەوێت لەم هێرشانە؟ میوانە بەڕێزەکەشتان بۆ بینێنانی کەناڵی ئاسمانی پێیان ئەلبەتەم بابەتی کە ئێستا گەرم بۆ لە سەراسی عێراق و لە سەراسی ناوچەکە خۆڕاتی ناوەڕاست و لە ناوخۆی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بەڕاستی پێوەستە بە کۆمەڵە ڕەهەندەوەیەکە لەو ڕەهەندانە بریتێ لە شەڕی غەزە. شەڕی غەزە وای کردووە کە بارودۆخی ناوچەی خۆڕاتی ناوەڕاست نەک کێشەکەی لە سنوورداری بەڵکو تەشەنەی کردو بۆ هەموو ناوچەکان و بۆ یەمەن و بۆ لوبنان و بۆ عێراق و بۆ شوێنەکانی ترش لەوە لە داهاتوودا بڕوات. بۆی ئەوەی کە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دەیکات ئێستا لەسەر ساحەی عێراقی پەیوەستە بە ئەو ڕەتفعلانەی کە هەیەی بەرامبەر بە حەشتی شەعبی و ئەو هێرشانە دەکرێتە سەری. ئەلبەتە ئەمەش بێئاگان نییە لەوەی کە ڕەبتی هەیە بەو پرۆسە هەڵبژاردنەکەی سەر وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دەڕوات ئەو دەنگە دەگەڕێتەوە کاکە بەڕاستی تەرکیزم دەڕوات بێزەحمەت. تاقسەکان تەواو دەکەی دەکرێت سەماعەکە لابەری فەرموون. لەبەرەوە پێویستەکات ئەو بابەتە بابەتی تەرکیزکردنە سەر سیاسەتی وڵاتی یەکگرتووەکان لە خۆڕاتی ناوەڕاستە لەسەر ئەوە وەستاوەتەوە ئایا چەند ئێمە ڕنگدانەوە دەبێت سەر ئاسی ناوچەکە و لە چەندێک پەیوەستە بە ئەو ململانی کە ئێستا لە ناوچەی خۆڕاتی ناوەڕاست و لە ناوخۆی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکاش هەیە. وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ئێستا لە بەردەمی ئەم پرۆسەیەدایە بۆ یەکە کاتێک هێرشێک دەکرێتە سەری بابلن لە ئوردون لە عێراق لە ناوچە خۆڕاتی ناوەڕاستە پێویستە کات هەڵوەستێکی هەبێ بۆ چونکە لە پرۆسەی هەڵبژاردنەکەدا هەڵوەستی لاوازە لە کاتێکا کە ترامپ بە ئەو خیتاب ئاگرینیانەی مەسەرەن وا دەکات کە بەرامبەرەکەی کە بایدنە بخاتە مووقیفەکە و کە نەتوانێت مەسەرەن بەبێ هەڵوەستی ببێنێتەوە لەم بابەتانە. بۆیە پێم وایە ئەم بابەتە هەم گۆڕینێکی تەکتیکیە لە سیاسەتی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بەرامبەر بە ئەو ناوەڕاست بەتی لە عێراقشدا و ئەمە پەیوەستە بە ئەو بارگرژیانشی کە هەیە ناوچەی خۆڕاتی ناوەڕاستەوەتە دوو ڕەهەندی سەرەکی هەن. یەکەمیان ئەوەی کە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بۆ ئەوەی کەوا دەمکوتی دەنگدەرەکانی بەرامبەرەکەی پێ بکات کە ئەم هەڵوەستی هەبێ بایدن بە هەمان شێوەش ئەو بارودۆخی کە ئێستا دەگوزێت ناوچەی خۆڕاتی ناوەڕاست بە تایبەتی غەزە ئەگەر بێت و شەڕی غەزە بوەسێت پێم وایە کومەڵ لەم کێشانە چارەسەر دەبن. ئەومان لەبیر نەچێت کە جێشی ئەمریکا تەنها لە عێراق هەڵێن لە خۆڕاتی ناوەڕاستە لە زۆربەی هەرە زۆری دەوڵەتەکانی ناوچەی خۆڕاتی ناوەڕاستدا جێشی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بوونی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا هەیە، بەڵام هیچیان وەکو عێراق فشاریان لەسەر نییە، هیچیان وەکو عێراق داوا ناکەن کە لە وڵاتەکان بڕاتە دەرەوە. بۆیە ئەم گەرم بوونەی ئێستای وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا وەکو شتێکی تەکتیکیە بەکاری دێنێ بۆ پەرچەکردار و بۆەوەی کەوا بیسەلمن بەرامبەرەکانی کە فعلەن ئەو لە ناوچەی خۆڕاتی ناوەڕاستدا ئەگەر دەست ببرێ بۆ هێزەکانی خۆیان بەڕاستی پەرچەکرداری دەبێ و وەڵامی دەبێ بۆ ئەم بابەتە. سوپاس دەکەم کاک دکتۆر ئیبراهیم دێمەوە خزمەتت. کاک دکتۆر عوسمان سوپاسی جەنابیشت دەکەین. دەمەوێت سەرنجی بەڕێش بزانین لەسەر هێرشەکانی ئەمریکاوە چاوەڕوان دەکرێت لایەنە شیعەکان گروپە چەکدارەکان هەڵوێستیان هەبێ و بۆ وەڵامدانەوەی هێرشەی ئەمریکا چونکە پێشتر حیزب الله باسی لەوە کرد بوو کە هێرشەکانی ڕادەگرێت، بەڵام پێ دوای ئەم هێرشەی شەوی ڕابردوو دووبارە هێرش بکرێتەوە سەر ئەم بنکەکانی ئەمریکا لە عێراق و سووریا.
کاوتۆر عوسمان گوێ لە دەنگی ئێمەیە؟ ئێستا گوێم لە جەنابتانە بەڵە سوپاس دەکەین. سڵاو لە میوانە بە ڕێزەکەت، سڵاو لە بینەرانت. بەڵێ یعنی ئەم دوو هێرشەی کە ئەمریکا کردی پێی ئەچێت ئەطرافی میلیشیاکان استراتیجێتی خۆیان بگۆڕن، بە تایبەتی حزب الله طبعاً بەهێزترین هێزەکانی با بڵێن میلیشیای وەلائیە، ئەوان تەوجیهات و لەژێر کاریگەری ئەوەن کە جمهوریەی ئیسلامی استراتیجیای چی بێ بەرامبەر مەسەلەکانی با بڵێن ململانی لەگەڵ ئەمریکا و شەڕی غەزە. ئەوان دوای ئەو هێرشەی کە کردیان لە ئوردن هەستیان کرد درزێکی گەورەیاندا لە ئەمریکیەکان، سێیان کوژرا و تقریبەن 20 بۆ 25 زامدار بوو. هەستیان کرد ئەمریکیەکان ئینتقامەکەن لەبەرەوەکو تەکتیکێک و خۆیان لەوە دەربکەن، وتیان ئێمە هەموو هێرشەکانمانە وستێنین هەتاکو کات بدەینە حکوومەتی عێراقی بۆ دەرکردنی ئەمریکیەکان بە شێوەیەکی دیبلۆماسی. بەڵام کە ئێستا لێیانە درێت خۆیان و نوجەبا و بەڵێ کاکتۆر بەڵێ گوێمانێ خۆیان و ببورە خۆیان و نوجەبا و سەیدی شوهەدا برام دانیشتنیان کرد دوێنە و پێرە قەراریاندا، حتا پێش لێدانی ئەبوو باقری ساعدی قەراریان داوە سەر لە نوێ دەست پێ بکەن بە تۆڵەسەندنەوە. ئەمە استراتیجیەتیانە. بەڵام کوشتنی ئەبوو باقری ساعدی دوێنەشە و کێشەکەی بردە ئاستێکی تر لە باڵێن لە ململانەکە تونترە بێ، تیشترە بێ و ئەمڕۆ هەموو لایەکان بەڵێنیاندا تۆڵە بسەنن. اینجا لێرەدا سوال ئەوەیە تۆڵە سندن ئەمان صاحب قەراری خۆیانن یان لە جمهوریەی ئیسلامیەوە تەوجیهاتیان تێدانە. لێرەدا جەمسەرێکەیە، ئەو جەمسەرش کە جەمسەری مقاومەی پێڵێن ئێرانیەکان قیادەیەکەن. اینجا ئەگەر لە ئێرانەوە تەوجیهاتیان بۆ بێت بۆ تۆڵەسەندنەوە هەڵەسن بە تۆڵەسەندنەوە، لە هەمان کاتشا ئەبێ ئێمە ئاگاداری ئەو حەقیقەتە بین لەو ڕۆژەوە ئێرانیەکان کە لە جورفە سەخر درا ئێستا ئایا زۆر متەئەکیدین لەمە دوای ئەمریکیەکان لە خودی سەرکردەکانەدا لەبەرەوە ترساون و ئەو توانایان هەیە بۆیان ڕوون بۆ ئەمریکیەکان ئەتوانی یەک بە یەک سەرکردەکانیان لەبەرەوە محاوەلاکەن ئەگەر تۆڵەسەندنەوەش بێت تۆڵەسەندنەوەیکی معنەویە بێت، چکە لەوە زیاتریان نییە ئێستا کە چەند درۆنێک بنێرنە سەر ئەو معسکەراتە ئەمریکیانەی کە لە حەریرە لە با بڵێن لە فڕۆکەخانەی هەولێرە یان ئەوانەی لە سووریایە، لەوە زیاتریان نییە. و بەڕای من جمهوریەی ئیسلامیش هەر لەگەڵ ئەوەیە، چونکە حتا شەڕی غەزە بەردەوام بێ ئەبێ ئەم جەمسەرەش بەردەوام بێ لە شەڕەکان لە با بڵێن جەبهەکان ئەبێ گەرم بێ. بەڵام دڵنیا بە ئەمریکیەکان وەکو پێشانیەدا لەم پرۆسەی کە دوێنە شەو ڕوویدا یعنی معلوماتی دقیقیانەیە لەسەر هەر یەک لەو سەرکردانە کە دەستیانە بێت لە لێدانی یان ئامانجەکانی ئەمریکی لە مەنتیقەکەدا. لەبەرەوە میلیشیای شیعەش لەمەودا تۆڵەسەندنەکەی لە مستەوایەکی بەس وەکو بڵێ بۆ معنەویاتی خۆیان بۆ شەرعیەت بە خۆیان دانن ئەبێت. و بەداخەوەش ئەڵێم تەنها شوێنێک کە ئەوان بتوانن تۆڵە بسەنەوە کە لاواز بێ ئەوش هەرێمی کوردستانە و لە ناو سووریایە.
باڵێ دوایی دێمەوە خزمەتت لەسەر باڵۆێزخانەی ئەمریکاش قسە دەکەین کاکتۆر عوسمان دێمەوە خزمەت کاکتۆر ئیبراهیم سەبارەت بە کاردانەوە وتەبێژی هێزە چەکدارەکانی حیا ڕەسوڵ باسی لەوە کردووە کە یەکشەمەی داهاتوو کۆبوونەوەیەک هەیە لە نێوان لیژنەی سەربازی عێراق و هاوپەیمانان بۆ کۆتایی هێنان بارکی هاوپەیمانان ئەمە وا دەکات ئەو پرۆسەی کشانەوەی هێزەکانی ئەمریکا قسەکردن خێراتر بێ ئەم بردومانانە؟ کاک حەکیم ئەم بابەتی کشانەوەی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە عێراق بە شێوازێکی یاسایی ئەڵبەتە دوای ئەوەی قاسم سولەیمانی لە 2020 برارێکی پەرلەمان هەیە بۆ کشانەوەی هێزەکانی ئەمریکا و وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا خۆش دەرە دەکشێمەوە بەڵام مودەی کشانەوەکەی بۆ مودەیەکی درێژ داناوە واتە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەوەی لە بەرنامەدا هەیە کە بکشێتەوە و حکوومەتی عێراقیش بەردەوام لە گفتوگوۆیە لەگەڵ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لەگەڵ هێزی هاوپەیمانان بۆی کەوا لە عێراق بکشێنەوە. پرسیارەکە لێردا ئەوەیە ئایا ئەم کشانەوەیە بۆ شێوازە دەبێت کە حەشتی شەعبی و یا ئەو هێزانە دانەوێت کە لە عێراقدا یان یا لەسەر چی وەستاوەتەوە؟ ئەڵبەتە کشانەوەی هێزەکانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە عێراق ئەمە شتێکی حتمیە ئەمڕۆژ نەکشێتەوە باینی دەکشێتەوە دووباین دەکشێتەوە ساڵێک تر دەکشێتەوە بۆیە کشانەوەکەی ئەمان دەیانەوێت بە زوویی بێ بە تایبەتی دوای ئەوەی کە ئەم دوێنەشەوە ئەوەی کە ڕوویدا و هەروەها ئەو هێرشانتر کە ڕوویانداوە لە بەرامبەر حەشتی شەعبیدا کراوە بۆیە فشارەکان تا دێ لە ناوخۆی عێراقدا بۆ سەرکشانەوەی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا زیاتر دەبێ و بەردەوامیشە لە زیادبوون بۆیە من پێم وایە ڕۆژی شەممە و ڕۆژی یەکشەممە ئەم بابەتە بە بنبەست ناگاواتە ناتوانێت چارەسەری کێشەکەی ئەم کێشەیە بکات چونکە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە کاتێکان ناکشێتەوە کە زەرری هەبێ بۆ پرۆسەی هەڵبژاردننی ئیدارەی بایدن بۆیە لە کاتێکدا ئەم دێدەکشێتەوە کە لە بەرنامەی خۆیدا هەبێ بەڵام ئەمەش ئەوە ناگەێنێ کە فعلەن وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکاوی کە بۆی بەرنامەی بۆ دادەنێ فعلەن بێتە دی بۆی پێم وایە گەورەترین کێشە ئێستا لە بەردەم وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەوەیە ئەم کشانەوەی چۆن بکە وەکو شکست نیەتە بەردەمی وەکو شکست پیشان نەدرێ وەکو شکست نیەتە بەرچاوی بۆیە گرفتی سەرەکی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لەم بابەتەدا ئەوەیە کە فعلەن ئەوان ینی لە عێراق و لە سووریا کشانەوەکان تا هەڵبژاردن یا دوای هەڵبژاردنەکە تەخیرەکەن بەڵام ئەمەش پەیوەستە بەوە کە ئایا حکوومەتی عێراقی یا مەسەڵەن شیعەکان یا مەسەڵەن حەشتی شەعبی لە عێراق چەندە فشارەکان لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا فعلەن ئایا ئەمان پێ دەکرێت ئایا وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەگەر بێت ئەم فشارە گەورانی لێ بکە کە عێراق بکشێتەوە پێش ئەو وەختەی کە خۆی دایناوە بەڕاستی ئەوە دەمێن سەر ئایا وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا کارتەکانی تری دژی حکوومەتی عێراقی یا دژی شیعەکان لە عێراق بەکاردێنی یان نە ئایا شیعەکان خۆیان ئەم بابەتە بە هەند وەردەگرن و هەڵوەستەکانیان قۆناغێک دەبەنە دواتر یا مەسەن هەنگاوێ دێنە پاشتر بۆ ئەوە بەڕاستی ئەمە لەسەرەوە دەوەستێتەوە کە هەمیشە ئەوە بڵێن کە ئێستا عێراق لەسەر لەپی دەستی شەیتانێکە کە ئەگەر بێت و بزانێت چۆن تێکیدا بەسەرێکە کە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکایە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا زۆر چاکەزانانی ئەگەر بێت و شەڕی غەزە بوەسێنرێت فشارەکانی لەسەر وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکای لە عێراق کەمتر دەبێتەوە بۆیە بلینکن کە ئێستا دوێنێ لە خوڵاتی ناوەڕاست بوو بەردەوامی دێتە ناو خوڵاتی ناوەڕاستەوە و گفتوگۆتەکە بۆیە کە شەڕی غەزە ڕابگیری ئەگەر بە شێوازی کاتیش بێ بۆی کەوا هەناسێ هەبێ بۆی کەوا ئەمان بتوان هەنگاو بنێن بۆ هەڵبژاردنەکانی خۆیان و بتوان لێەوە فشارەکانی سەر خۆیان کەم بکەنەوە بەڵام تا دێ ڕۆژ لە ڕۆژ فشارەکان گەورەترە بن وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا کەوێتە موقیفێکی ئەمری واقعەوە کە دەبێ هەنگاوێک بنیان بۆ پارێزگاریکردنی سەربازەکانی بۆ پارێزگاریکردنی ئەو کەسانەی کە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا هێنایەتە خوڵاتی ناوەڕاستەوە و بۆی کەوا پارێزگاری لە ئەمنی قەومی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بکەن یا بۆ ئەوەی کەوا سەرۆری وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا پەرەزندە سەر ئاسی جیهان ئەومان لەبیر نەچێ ئەگەر خوێندنەوەیەک هەبێ خوێندنەوەیەکی کلاسیکی بۆ بوونی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لەسەر ئاسی نێودەوڵەتی بۆ بوونی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لەسەر ئاسی خۆڕاتی ناوەڕاست بۆ بوون و کاریگەری وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ئاسیا لە ئەوروپا ئەو بۆچوونە کلاسیکیە بەسەر چووە کە ئیتر سێر بکرێت کە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا هێزێکی وحیدا توانە برات لەسەر چارەنووسی وڵاتانی تر بدا بۆ خۆی چیەوێ وا بکات چونکە ئێستا جیهان گۆڕاوە جیهان ئەگەر بە شێوازێکی فۆرمەڵی نەگۆڕای بە شێوازێکی عەمەلی گۆڕاوە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەو هێز و قووەتەی نییە کە لە 10 ساڵ پێش ئێستا هەیە بووە ناوچەی خوڵاتی ناوەڕاستە سەر ناوچەی خوڵاتی ناوەڕاستە ڕووسەکان هەن چین هەیە وەکو هێزێکی اقتصادی و هەروە ئێرانیەکان وجودیان هەیە هەر لەما ببینە کە چۆن وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە 2030 هاتووەتە ناو عێراقەوە بە 150,000 چەکدارەوە و عێراقی بە سەدام حوسێنی ڕووخاندووە ئێستا
ئەو ناتوانێت بڕیار لەسەر چارەنووسی کۆمەڵی بابەت بدات. ئێستا پەرلەمان ڕۆژی شەمە کۆ دەبێتەوە، پەرلەمان ڕۆژی شەمە کۆ دەبێت کە بڕیارێک دژی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بدا، نەک ئەندام پەرلەمانەکان ناتوانن پێچەوانی ئێوە بڵن، بەڵکو پشگیریشی دەکەن، نەک سوننە و شیعەکان ناتوان دژی بوەستنەوە، بەڵکو بێدەنگی هەڵەبژێرن، نەک وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا یعنی بتوانێت لە ڕێگەی هاوپەیمانەکانی خۆی ناو پەرلەمانە پشگیری بەدەست بێنێ، بەڵام بە پێچەوانەوە بێدەنگیش دەبن و چاوە دیفاعی لە بکە. خاڵێکی زۆر جیاوازێ حەزەکەم ئەوە بڵێم لە بینی وڵاتە یەکگرتووەکانی و ئەمریکا و ئێرانە. ئێرانیەکان لە عێراق و سووریا و لوبنان و یەمەن و ئەم شوێنانەوە خەڵکێکیان هەیە، گروپێکیان هەیە، خەڵکیان هەیە شەڕیان بۆکە و بە عالەمی ئاشکرا دەڵ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دەبێت بکشێنەوە بڕۆنە دەرەوە لە عێراق. بەڵام ئەوەی کە هاوپەیمانەکان وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکایە لە خۆڕڵاتی ناوەڕاست و بەتایبەتی لە عێراقا ناتوانن بەدەنگی بەرز هاوارکەن بڵێن ئێمە ئەمانە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە عێراقا بمێنێتەوە، بەڵکو بوونەتە قوربانی. لە هەمان کاتە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا پارێزگاریان لێ ناکەن، نایەت ئەوەی کەوا بۆ 3 جوندی خۆی دەیکا، بۆ 20 برینداری خۆی دەیکا، بۆ هەولێری بکە، بۆ نمونە بۆ سوننەکانی بکە، بۆ چونکە نە هەولێر و نە سوننەکان نەهاتوون ئەو پشگیرەی کە شیعەکان دەیکەن بۆ ئێران، شیعەکان دەیکەن بۆ قەزەیەک ئەمان بیکەن. کاکتۆر بەس پێ دوایە دانیشتنی پەرلەمانی عێراق ڕۆژی شەممە کاردانێکی ئەو تۆی لێ بکەوێتەوە بڕیارێک کە ڕۆژی شەممە؟ پێم وایە ئەو جەلسەیەکی تەداولیە، مناقەشات و گفتوگۆکە لەسەرەوەی کە ئایا چۆن هێزەکانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا کۆتایی بە ئەرکەکان بێنن دەربکرن لە عێراقا، و ئایا ئەو سەروەریەی کە ئەوان باسی دەکەن بە ناوی سەروەریەوە کە عێراق سەروەریەکەیشی نییە، چەندێک توانێ ئەم سەروەریە پارێزگایی لێ بکەن و جێشەکەی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بنە دەرەوە، و ئایا چۆن تەسعیدی نێوان حەشتی شەعبی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا جێشی ئەمریکا ڕادەگرن. چونکە بینیمان لە ناوەڕات جەرگەی بەغدا کە لە حەشتی شەعبی دەدرێ، بەڕاستی ئەمە بۆ عێراق و بۆ حکوومەتی عێراق و بۆ شیعەکانیش وەکو کارەساتێک وایە، وەکو کارەساتێک وایە کە ناتوانن لێ دەرچن، دەبێت بە بەلای کەمەوە کە بۆچی کە چۆن وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ئەردەن چوە قۆناغێکەوە کە دەبوایە وەڵامێکی هەبێ بۆ ئەوەی کەوا 3 جوندی کوژراوە لە خۆڕڵاتی ناوەڕاستە، بە هەمان شێوەیە شیعەکان لە بەردەمی ئەمریکی واقعیدان دەبێت وەڵامیان هەبێ فشارەکانیان زیاترکەن بۆ سەر وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا. ئەتر لە ڕێگەی پەرلەمانەوە دەبێت، لە ڕێگەی دیبلۆماسی و کەناڵی تایبەتیەوە دەبێت، لە ڕێگەی درۆنەوە دەبێت، لە ڕێگەی ساروخەوە دەبێت، لە ڕێگەی فشارکردنەکانیانەوە دەبێت، لە ڕێگەی ڕاگررتنی جەنگی غەزەوە دەبێت فشارەکانی سەر وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا یا شیعەکان هەنگاوێک بدێن بۆی کەوا ببێتە هۆی ئەوەی کەوا ئەمانە جودودێکیان هەیە و پارێزگایی لە ئەندامەکان و خەڵکی خۆیان دەکەن. بەڵێ بەزۆکو لایەنە سوننەکان و لایەنە کوردەکانیش پێدوایە چۆن ماوەڵەکە چونکە 2020 بوو کە ئەو کاتی تیرۆرکردنی قاسم سلێمانی و ئەو مادی مۆندیس لە پەرلەمان بڕیارێک دەرچوو بۆ دەرکردنی هێزەکانی ئەمریکا، و کاتە سونە و کوردەنگیان پێنەدا. ئەم جارە ئەگەر شتێکی وا دەرچێت توانن دەنگی پێنەدە؟ پێم وایە نە سوننە نە کورد ناچنە بەرەی ئەنیم بەسم کە سوننە و کورد بە شێوازی گشتی کە چۆن لە 2020دا ئەو بڕارەدرا بڕارێکی شیعی سڕف بوو، نەکورد بەشداری دانیشتنەکەی کرد و نە سونەش بەشداری کرد و حەلبوسی خۆشی داوای کرد کاتان لێ کە من بڕارە بانەدرێ. ئەم بەرنەمانە ئێستا بە شیعی تێدایە، سوننە و کوردی تێدا نییە و بەشداری ناکەن. لەو کاتەدا کە کورد بەشداری نەکردووە لەو بڕیارە باوەڕ ناکەم ئەم جارش کورد بتوانێت هەڵوەستێکی دژی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بدا لە ناو پەرلەمانە یا دژی ئێران بدا. بۆیە موقیفەکەی لە نێوان دوو بەرداشدایە، بەرداشی ئێران و بەرداشی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا. پێم وایە کورد لەو بڕیارەی کە ئەگەر بێت و بڕیارێک بدرێت دژی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا، پێم وایە بێدەنگی ڕەبژێرێ. بەڵێ سەبارەت بە بڵێن حکوومەتەکەی سوودانی و ئێستا لە بەردەم بڵێن هەم بەرداشی ئەمریکا و هەم گروپە چەکدارەکان چاوەڕێ بکەن چی لێ بەسەردێ کە ئێستا فشارێکی زۆر لەسەر سوودانی هەیە لەلایەن ئەمریکیەکانەوە و لەلایەن خودی گروپە چەکدارەکانیش؟ ئێستا حکوومەتەکەی سوودانی بەڕاستی وەکو دەڵێن بۆتە ئولعوبە، بۆتە یاری مناڵانە بەدەستی ینی حکوومەتە کە نەتوانێت پارێزگایی لە هێزی چەکداری خۆی بکە، نەتوانێت هێزی چەکداری خۆی کۆنتترۆل بکە. بەڕاستی ئەمە بۆتە جێگەی پرسیار، ئایا حکوومەتە تاکەی ئەتوانێت بەم شێوازە بێ؟ حکوومەتەکە حکوومەتێکی لاوازە بە مانای کەلیمە، لاوازە بۆ ئەوەی چونکە هێزێکی پشگیری کەری نییە لە ناو پەرلەمانە، هێزێکی نییە کە پشگیری لە بکات بۆی کا بڕیارەکانی خۆی جێبەجێ بکات،
بلینکن سێمان بەر لە ئێستا هاتە ناو عێراقەوە ئاماژەی بەوە کردوتی تکاتان لێکەم با هێزەکانی حەشتی شەعبی هێزەکان نەیارەکان گروپەکانی ئەوانەی کە سەر بە ئێرانن دژی وڵاتە گرتوەکانی ئەمریکا هەنگاو نەنێن چونکە ئەگەر هەنگاو بنێن ئەو کاتە ئێمە لێیان دەدەین ئەمە بە هەند وەرنەگیرە سوودانی زۆر بەباشی چەندین جار بە چوارچەوەی هەمانگی بە شیعەکان بە گروپەشی بە حەشتی شەعبی ئاماژەی بەوە کردو پێی وتون تکاتان لێکم بە تکاکردن تکای لێکردوون وەکو معلوماتەکان وا دەڵێن تکای لێکردون کە ئێوە دەست بۆ کۆمەڵە شت مەبەن دەست بۆ کۆمەڵە شت مەبەن لە عێراقا بۆ هاوپەیمانەکان بۆ ئەوەی کە وڵاتی گرتوەکانی ئەمریکا ڕەتفعلی هەبێ هەم حکوومەتەکەی من هەم عێراق هەم سەروەری هەم خاکەکەی هەم شەر تووشی شەرێکی نەخوازراو دەبین حکوومەتەکەی سوودانی حکوومەتێکی لاوازە ئەوەندە لاواز بوو کە ئێستا ناتوانێت نەبەر بە ساروخەکان و درۆنی وڵاتی گرتوەکانی ئەمریکا بگرێ و هەروەها ئەتوانێت کۆنتڕۆڵی حەشتی شەعبیش کات و نوجەبا و حزب الله و فلان و فیسار بکات. کاک عوسمان بینەوە خزمەت جەنابەت سەبارەت بە کاردانەوەی لایەنە شیعەکان چۆن دەبینیوە باسی هێرشە بۆ دەنگ و باز بۆ سەر باڵۆێزخانەی ئەمریکا لە عێراق و بڵین لە باغداوە چۆڵکردنی هیچ جەگەرێک هەیە ئەم باڵۆێزخانەیە ڕوبەڕووی هێرش و پەلامار ببێتەوە؟ بەڵێ ببورن من لا ئێمە کارەبا بڕا گوێم لە قسەکانی دکتۆر ئیبراهیم نەبوو زۆر حەزمە کرد گوێم لێ بوو بەڵێ یعنی باوا بڵین ئەوەی کەوا ئەمڕۆ سەفیری ئەمریکی هەموو مۆزەفەکان ئەوەیان جێشت بە جۆری بەعزە ئەخبارێک چوون بۆ ئوردن بە جۆری بەعزە ئەخبارێکی تر هاتوونە بۆ هەرێمی کوردستان مامۆستا لەم زوروفەی کە هەیە لێرەدا عێراق بەرەو ئەو سیناریۆیە ڕوا سیناریۆکەی یەمەنە ڕوا یعنی لە وەختی عەلی عەبدوڵڵا ساڵحیان دانا بەڵام حوتیەکان ویستیان لە پشتی پەردەوە حکم بکەن ئێستاش لە ئێرانە هەمان نموذەجەیە هەمان ببورە لە عێراقا ئێران هەمان نموذەج جێبەجێ دەکا یعنی لە پشتی سوودانی کە پێشانێدا کابرایەکی محاوەلاکە وەکو بلێ لای هەموو لایەک ڕازی بێ جۆرە هاوسەنگیەک بکە لە بین ئەمریکیەکان و ئێرانیەکان بەڵام لە واقعدا ئێران ئەگەر بزانێ بۆی ئەچێتە سەر لە بەرژەوەندی خۆیەتی تیقەی هەبێ کە میلیشیەکان ئەتوانن کۆنتڕۆلی عێراق بکەن بەرە ئەو سیناریۆ ڕۆن یان با بڵێن ئەو سوودانی کە تەسلیمی کامل بێ وەکو عادل عەبدولمادی لە 2019 بە میلیشیەکان و بە ئێران یانش ئەگەر ئەوە نەبێ تووشی کوشتنە بێت وەکو ڕئیسی یەمەنی وە خۆیان دەسەڵات وەرەگرن ئەمە هەردوو سیناریۆکە لە ئارادایە بەڵام حەزەکەم مامۆستا حەکیم ئاماژە بە دانیشتنی بکەم 3 ڕۆژ بە لە ئێستا لە ماڵی مالیکی ڕوویدا ئەوش لەو دانیشتنەدا وەکو دیارە دووبەرەکی هەیە لە ناو ماڵی با بڵێن هەماهەنگی شیعەدا وەکو دیارە مالیکی و هەتاکو ئامری لەبەرەوەی ئەزمونیانەیە لە دەسەڵات ئەزانن دەسەڵات چییە و ئەزانن ئەمریکا چێزێکیەیە و لەبەرەوەی بەرژەوەندیانەیە لە بەردەوامبوونی ئەو وەزعە ئەوان ئەڵێن ئێمە ئەبێ کۆنتڕۆلی ئەو میلیشیانە بکەین کە پێڵێن میلیشیاتی وەلایی لە دەروەوەی کۆنتڕۆلی سوودانیە لەبەرەوە ئەم دووبەرەکیەش هەیە یعنی هەرچی سیناریۆیەک بێت عێراق من ئەبینم لە ئەخیردا ئەمریکیەکان لە کۆتاییدا ئەبێ ئیقرار بکەن بێنە و بەغدا و با بڵێن باشووری عێراق لە دەستیان دەرچووە و ئەگەری هەیە بەرەو کوردستان بێن یان ئەگەریان هەیە ئەو ئەگەرش هەیە بە تایبەتی ئەگەر بێت پەرلەمان دابنشن و داوا بکەن یان نوێنەری حکوومەتی سوودانی لەگەڵ ئەمریکیەکان دابنشێ بڵێ دەربچن لە عێراق
ئەگەری هەیە ئەمریکا بەو ئاسانیە عێراق جێ نێڵێت ئەمریکا بەڵێ ئەتوانێت مفاوزات بکە و مفاوزاتش ئەلێ بەم شەرتە 1 2 3 4 دەرەچین ئەوەش چەند ساڵێکیەوێ احتیمالە بەو شێوەیە بێ یانش هەر فعلەن خۆیان بکشێنەوە بەرەو ڕۆژاوای عێراق سنە و کورد بجلێنەوە بەرامبەر بەغدا یعنی ئەم سیناریۆنە هەمووی لە ئارادایە لەبەرەوە بەس باوەڕ ناکەم ئێرە ئەم با بڵێن جمهوریەی ئیسلامی واز بێنێ سەفارەتی عێراقی و هێزی عێراقی هێزی ئەمریکی لە حەریر و لە هەولێر و لە عین الئەسەد بمێنێت ئەمە ئامانجێکی دووری ئێران بووە ویستێتی ئەمریکیەکان لە عێراق دەربکە وەکو دیارە ئێستا هەلێک هەیە لە ناوڕاست ئێران بۆ ئەو هەلەش محاوەلە ئەکا ئەگەر بێت شەڕەکە بەرەو ئاراستەیەکی تر بڕوە و ئەو ئەگەرە هەیە بەرەو ئاراستەیەکی خاستەن ئەگەر بێت با بڵێن ملیشیەکان ئینتقام بکەن تۆڵەسەندن بکەن وەکو خۆیان ئەمڕۆ وتیان بە هەمووی وتیان دەیکەین ئایا تۆڵەسەندن لەکوێ بێ لە سەفارەی ئەمریکێ بێ لە عینەسەدە بێ لە هەرێمی کوردستانە بێ ئەگەر بێت زیاتر لە ئەمریکا ویرە هێزەکانی لە بەرژەوەندەکانی بدرێ ئیدارەی بایدن لەبەرەوەی هەڵبژاردنەیە لە ئەمریکا لەم ڕۆژانە ناتوانێ خۆی پێشاندا وەکو جاران لاواز چونکە ترامپ کە کاڵبژاردەی با بڵێن پارتی کۆماریە ئەو ڕۆژە کە لە ئەمریکیەکان درا لە ئوردن وتی ئەو لاوازیەی بایدنە وای لە ئێمە کردووە کە هەیبەتمان نەمێنێ لە ڕۆژهەڵاتی ناوڕاست و لێمان بدرێت و ئەگەر بێت وەزع وا بڕوە ئێرانیەکان دوای دوو مانگتر ساحبی چەکی ئۆتۆمی دەبن. باشە کاکتۆر بەس سەبارەت بە دانیشتەکەی پەرلەمان لایەنە کوردیەکان ئەگەر دانیشتێکی هێتاڕاوێژکاریش بێ دەبێت چۆن مامەڵە بکەن پەیوەست بەم باردۆخی عێراق و هێزەکانی ئەمریکا؟ یعنی وەکو دیارە ئەمڕۆ کاک مەسرور لە مقابلێکی لەگەڵ تەلەڤیزیۆنێکی ئەمریکی NBC وتێتی جارێک بارودۆخ لە عێراق نالەبارە داعش و هێزی و مەترسی تر هەیە لە عێراقدا کاتی ئەوە نییە هێزەکانی هاوپەیمانی لە عێراقا ئیسحاب بکە ئەگەری هەیە پەرلەمانتارانی کورد یان هیچ نەبێ پەرلەمانتارانی زۆنی زەرد بایکۆتی ئەو دانیشتنە بکەن و بەشێکی زۆری سونەی عەرەبش وابێ مووقفیان هەر وەکو ئەو قەرارەی لە پەرلەمان دەرچوو لە کاتی خۆیدا. باشە بەس کاردانەوە نابێ لایەنە شیعەکان کاوی تۆر چۆن کاردانەوە نابێ لایەنە شیعەکان چونکە ئێستا دوو خیتابی پێچەوانەش هەیە ڕۆژە نێستیمان بارزانی وەکو سەرۆکێرێ مەسعود بارزانی وەکو سەرۆکی پارتی پێشوازیان لەو هەوڵانەی نێوان عێراق و ئەمریکا کرد بۆ گفتوگۆ لەبارەی ئایندی هێزەکانی ئەمریکا. یعنی ئەگەر بێت تەبەن گفتوگۆ هەرە کرێ و ئەمریکاش زۆر یعنی بە شێوەیەکی دیپلۆماسیانە قساکەن ئەڵێن ئێمە ئامادەین باسی ئەوە بکەین بەس لەبین ئێمە و ئەوان اتفاقی استراتیجیەیە ئێمە ئەبێ بە گوێرەی ئەو اتفاقا ئەبێ اتفاقێکی تر بکەین. مامۆستا حەکیم ئەمریکیەکان 2 تریلیۆن دۆلاریان سەرف کردووە لە عێراق ئەمریکیەکان تقریبا 3,000 سەربازیان کوژراوە 10,000 کەمتر نییە 10,000 زیاتر سەربازیان زامدار بووە لە عێراق بەو شێوە بەو ئاسانیە عێراق جێنایڵن بۆ ئێران بێت بیگرێت چونکە عێراق وڵاتێکە جیۆپۆلۆتیکی کانزا دەوڵەمەنەکانی وەکو نەوت و غاز و دوایی بە نسبەتی ئاسایشی ئیسرائیل من دائیمەن ئەماڵێم ئەگەر ئێران بێت عێراق بەڵێن ئەمریکا دەربچێ
ئەوە ئێران ئەو بۆشایەتە پڕکاتەوە ئەوە مەترسیە لەسەر ئاسایشی نەتەوەیی ئیسرائیل. ئەمە مەقبول نییە لای لۆبی ئیسرائیلی کە زۆر لۆبیەکی بەقوتە لە ئەمریکا، نە هەرێم نە عێراق ئەفغانستان نییە. بەڵام ئەگەر بێت مامۆستا حەکیم داوای یعنی باڵێن لەو دانیشتنە بڵێن ئەبێ عێراق ئەمریکیەکان بەپەوری لە عێراق بکشێنەوە، ئەوان چیەکەن؟ هەروەکو تۆزە پێشتە یەکەم ئەچن لە منطقەی سونەوە سونەی عەرەبە جلێنەوە دێنە هەرێمی کوردستان و لە هەمان کاتشە ئەمریکێکە ئێمە ئاگادارین لەبەر بارودۆخی عێراق ئەو پارانەی نەوتی عێراق ئەچێتە بانکێک لە ئەمریکا و ئەمریکا خۆی وەکو پارێزەری بەرژەوەندی ئابوووریەکانی عێراقا و ئەو پارە لە فێدەرەڵ ڕزێروی بێڵێن لەوەیە لەبەرەوەی عێراق چەند لەژێر چەند با بڵێ قەردێکی دووەلی و چەند ڕێکخراوێکی دەولی داوای شتەکە لە عێراق. ئەمریکاڵێ منەتان پارێزم لەمە دووە ئەگەر بێت ئەمریکا دەربچێ لە عێراق ئەو کارتەی فشارە بەکاردێنێ دیناری عێراقی وەکو تمەنی ئێرانی لێ دێ و وەزعی عێراق ئەتەقێتەوە و یەکەم شت ئەوە بێ حکوومەتی هەروەکوتم تۆزێ پێش ئیستا حکوومەتی سوودانی ڕوخێت. سوپاس دەکەم کاکتۆر، ناسەقامگیریکی زۆر لە عێراق. بەڵێ دوای دێمەوە خزمەت کاکتۆر عوسمان. کاکتۆر ئیبراهیم سەبارەت بەو ناکۆکیانەی کە یعنی گرژی و ئاڵۆزیانە کاریگەری لەسەر ئایندەی هەرێم چییە؟ ئەوەشکە ئێستا بۆ نمونە ئەگەر پشگیریەکی هەرێم هەبێ بۆی کە ئەمریکیەکان بمێننەوە بە پێچەوانی عێراق، چ کاریگەریەکی لەسەر بارودۆخی هەرێم دەوێت؟ کە حەکیم خۆی بە طبیعەتی حاڵ ئێستا هەرێمی کوردستان بە تایبەتی زۆنی زەرد و هەولێر بۆتە شوێنی چاو ینی بە ئامانجگرتنی گروپە شیعەکانی ئێران و ئەڵبەتان بابەتش بابەتێکی ینی ڕوون و ئاشکرایە نەشاراوەتەوە کە بوونی هێزەکانی ئەمریکا لە حەریر و لە مەتاری هەولێرا بۆتە جێگەی ئەوەی کە کورد وا دەرکەوێت کە پشتگیری وڵاتە گرتوەکانی ئەمریکا ئەکا و وڵاتی گرتوەکانی ئەمریکا بە ئامانجگیراوە لەلایەن حەشی شەعبیەوە بەردەوام حەشی شەعبی کاتێک هێرش دەکات هەرێم بە ئامانج دەگرێت. واتە ئێستا کە ئەم تەسعیدە دوایە کە دوێنە شەو ڕوویداوە ئێستا هەرێم لە حاڵەتێکی نائارامیدا دەبێ گەر بێت و ئەوان هێرشکەنە سەری بۆ چونکە هێرشەکەنە سەر گوێرەکەنە سەر مەتاری هەولێر کاتێک دوو درۆن سێ بارودۆخەکە بارودۆخێکی نائاسایی دەبێت. بۆی هەرێمی کوردستان سەرڕای ئەو هەموو کێشانێکە خۆی هەیەی سەرڕای بێموچەی سەرڕای ئەو بارودۆخە ئاڵۆزەی ناوخۆ سەرڕای ئەو دابەشبوونە قورسێکی هەیە سەرڕای ئەوەی کە ئێمە دەیبینین کە ناکۆکیێکی قوڵی ناوخۆیی هەیە و تاکوشەر بێچارە سەر ماوەتەوە ئەم بابەتشی بۆ زیاد دەبێت کە لەسەر دوو زۆنەکەش جیاوازن. زۆنی سەوز یەکدا بۆت بۆ چوارچەوەی هەمانگی و بۆ لای ئێران، زۆنی سەوزیش زۆری زەردش دەبینین ئێستا بۆتە بەشێک لە ئەجێندا وڵاتی گرتوەکانی ئەمریکاوە بۆتە شوێنی ئەوەی کە فعلەن دەبێت لەم بابەتە هەرێمی کوردستان یەک هەنگاو بنێ ئەوش ئەوەی هەڵوێستەکانی یەک خاتەوە ئەو ناکۆکیانەی کە هەیە لە بەردەم هێزە سیاسەکانە یەکی بخات و نەهێڵە تاکو بتوانێت ئەجێندایەکی هاوبەش هەیە بۆ مامەڵەکردن لەگەڵ بارودۆخە. ئەڵبەتە ئەم بارودۆخێک نیە تەنها هەرێمی کوردستانی گرت بێتەوە کاک حەکیم. ئەم بارودۆخێکە لەسەر ئاسی جیهان بەدەستی کێشەی ئۆکرایناوە دەناڵێنێت. وڵاتی گرتوەکانی ئەمریکای پێگیرۆدە بووە، ئەوروپای بێگیرۆدە بووە، ڕووسیا لەسەر ئاسی نێودەوڵەتی وەرخۆڕاتی ناوەڕاستدا ئەو هەموو کێشە بێچارەسەرکراوە ماوەتەوە و ناوچەکە دەکوڵێت. ئەم کوڵانی ناوچانە و دەوڵەتان لە بەردەمیا ئەم باسی عێراق دەکەن، ئەمە عێراق لاواز بۆ لە بەردەمی هێرشەکانی ئەمریکا. هەرێمی کوردستان بۆ خۆی بۆ شێوازە کە هەیە دوو پارچە بێت و نەتوانێت ئیدارەیەکی باشی خۆی بکات و هێزەکان لەسەر لە یەک سنگەرا کۆ بکاتەوە بەڕاستی ئەمە گرفتێکە وا دەکات کە تۆ ئەوەنتر لاواز بیت و لە کاتی دڕوودانی هەر کارە ساتێکە کاریگەریەکانی زیاتر لەسەر دەرکەوێت. بۆیە گرنگە ئەوە بزانین دەوڵەت وەکو دەوڵەتێکی سربەخۆ وەکو ئۆردن هێرشێکرا سەر ناوچەکانی بزانن چۆن بارودۆخەکەی بۆ ئاراستەیەکی کە مەترسی دەگرا یا هەر دەوڵەتێکی تر لە ناوچەکە دابێت. سەری یەمەن کە کەچی دەکات و مەسەن چۆن کاریگەری لەسەر ئاسی جیهان دروست کردو لەسەر میلاحەی بەحری و کەشیڕەوی
دەریایی لەبەرەوە ئەم بابەتانە بابەتێکن کە دەبێت هەرێمی کوردستان بە هەندی وەربگرێت سەرڕای ئەو ناکۆکیانە سەرڕای ئەو گرفتاری کە هەرێمی کوردستان هەیەی هیچ پێویست ناکە لەم بارودۆخاندا سەنگەرگیرا بن لای وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکاوە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ئەوەندەی بەرژەوەندی خۆی لا مەبەستەوەکو ئاماژەشم پێکرد ئەوەندە بەرژەوەندی هاوپەیمانەکانی لە خۆڕڵاتی ناوەڕازان مەبەست نییە مەبەستی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ئێستا پارێزگاریکردن لە جوندەکانی خۆی جوندێکی ئەو بکوژێت بۆ پرۆسی هەڵبژاردننی خراپە بۆ ناوخۆی خراپە بۆ ئیدارەی بایدن خراپە بۆیە دەبێت هەڵوەستێکی هەبێ بەڵام بینیمان کە چەندین ساڕۆخ نێرا بە هەولێرەوە و ماڵی ئەوەی کە بینیمان کە بەڵام وڵاتی یەکگرتووەکانی کابی هەڵوێست بوو بەڵێ ڕاست سوپاس دەکەم کاکتۆری برایم کاکتۆر عوسمان کاتمان کەماوە چەند پرسیارێکتر بە کورتی سوپاس دەکەم سەبارەت بە کاردانەوەی لایەنە شیعەکان ئەگەر بۆ نمونە بڕیارێک لە پەرلەمان دەرچێ پارتی پشتگیری نەکا یاخود ئەو قسانەی بەڕێز باس کرد مەسرور بارزانی ئەگەر پشتگیری بکەن لە مانەوەی ئەمریکا کاردانەوەی خراپیان نابێ بۆ سەر هەرێم بەڵێ کاردانەوەی ئەبێ یەکێک لەو کاردانەوەی ئەوەیە کە معاشمان بۆ نایە بێ حساب بکەین مانگی داهاتوو وەکو ئەم مانگە ئەگەر بێت زۆرش تاخیرە بێت طبعا ئەمە یەکێکە لەو کاردانەوە کاردانەوەیکی تریش ئەوەیە بێت ئێمە لێرە سەمەرجەعیەتی پەرلەمانمان نەماوە حکوومەتێکی با بڵێن کاربەڕێکەرمانەیە لزنەی هەڵبژاردنمان نەماوە مافی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و حکوومەتی کوردستانمان نەماوە لەبەرەوە ئەگەری هەیە دادگای فدرالی عێراقی کە لەژێر کۆنتترۆلی ئەو میلیشیانەیە قەرارێک دەربکەن بڵێن تعامل لەگەڵ ئەو حکوومەتە ناکرێ ئەوانە تەمسیلی ملەتی کورد ناکە لەبەرەوە بەڕاستی پارتی یەکێتی من چەند جار وتومە لە چەند بۆنێک وتمە ئاگاداری سەرێک مەترسیدارە ئەو وەزایی لە هەرێم و لە هەموو ڕۆژهەڵاتی ناوە ئاگاداری ئەوە نین و حەزشەکەم ئەگەرێکی ترش هەیە لەمە دووە درۆنەکانی ئەو میلیشیانە وەکو تەیرە لە بابیل بێتە سەر هەولێر باشە بەس ئەی چی بکرێ بۆی کە نابێ بێلانی دەتوانرێت بێلانی بپارێزرێت لە بینی ئێران و ئەمریکا مامۆستا حەکیم بوورە سەر لە نوێ بیلێرەوە پرسیارەکە پێ بەڵێ بە کورتی سوپاسەکەن کاکتۆر دەتوانرێت بێلایانی بپارێزرێت لە بینی ئێران و ئەمریکا ئەم شەڕی ئەم ئاگرە لە هەرێم دوور بخرێتەوە وەڵاهی ئەوە مامۆستا ئەمێ لە کاتی خۆی بکرا ئێستا تاخیرە مەثەلەن دەوڵەتی قەتەر زۆر بە سیاسەتێکی جوان مەثەلەن سیستەمەکان دیموکراتیە و لە هەمان کاتە قاعیدەیەکی ئەمریکیانەیە بەڵام لەگەڵ رووسیا بینیانەیە لەگەڵ ئێران بینیانەیە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستانش جیۆپۆلۆتیکی وابوو وەکو با بڵێن فنلەندا لە کاتی جەنگی سارد لە دوای شەڕی جیهانی دووەم زۆر سنوورێکی زۆریە بوو لەگەڵ سۆڤێتە هەستا نەچووە ناو ناتۆوە سیاسەتێکی بێلایەنەی کرد حکوومەتی هەرێم ئەبێ ئەوەی بکردە ئێستش یەک حەلماوە حکوومەتی هەرێم کە خۆی کە بتوانین ئێمە ئەم کوردستانە نەکەینە ئۆکرانیای دووەم ئەوش ئەوەیە کە وەفدێکی با بڵێن مشتەرەک لەلایەن لە سەرکردایەتی پارتی کاک مەسعود بارزانی خۆی بێت یان کاک نیچیر و یان کاک باڤێڵش و مامۆستا عەلی باپیر کە ینی ئەم سێ کەسە هەرسێکیان پەیوەندیان لەگەڵ جمهوریەتی ئیسلامی باشە بە تایبەتی کاک نیچیر و مامۆستا عەلی باپیر کە بڕۆن بڵێن بابە ئێمە ئەم شەڕە ئێمە تەرەفی نین لەم شەڕە وجودی قواتی ئەمریکی لە هەرێمی کوردستان ئەوە بە قەراری حکوومەتی هەرێم نەبووە ئەمە بە قەراری حکوومەتی بەغدا و هاوپەیمانان بووە ملەتی کورد یعنی ئەبێ وعد بدەن کە کوردستان ناڵن ببێت بەشێک یان ببێت ئەو جەمسەرەی بەشێک لەم جەمسەرەیان لەو جەمسەرە ئەبێ ئەمە زووتر بکرایە و ئیستەش تاخیر نییە ئێمە بتوانین ئەوە بکەین چکە وەزع بەرەو تەقینەوە ڕوە بەڵێ سوپاسان دەکەین کاتمان تاو زۆر سپاس بۆ بەڕێزان دکتۆر ئیبراهیم محەممەد و دکتۆر عوسمان عەلی ماندوومان کردن سوپاس بۆ بینەرانی بڕێز سوپاس بۆ هاوکاران